دیارە پرسی یاسای بوجایەکێکە لە بابەتە گرنگەکان لە عێراقدا چونکە کێشێت دروست بووە هەم بۆ پرسی دارایی و بۆ گیرفانی هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی و بۆ بازار و لەگەڵ ئەمەشدا لەلایەکی دیکە و ڕەهەندێکی دیکەەوە کێشەی بۆ موچە خۆران دروست کردووە بە دیاریکراوی ئەم بابەتە لە هەرێمی کوردستانە تا ئێستا ڕەنگی داوەتەوە و پرۆژەکان لە نێو هەرێمی کوردستاندا ناڕەزایەتی خەڵک بە هەمان شێوە لە ناوچەکان لە شارەکان لە شارۆچکەکاندا ئەم کێشەیە بە بەردەوامی هەیە داوا لە حکومەتە کرێت پرۆژەکانی وەبەرهێنان تیاندا زیاد بکرێت هەلیکار بڕەخسێنێت دامەزراندن بکرێتەوە بەڵام پاسای حکومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە بودجەی پێویست لە بەردەستانیە و یاسای بودجە لە دوای جێبەجێکردنی یاخود دەرکردنی ڕێنمایەکان بۆ جێبەجێکردنی یاساکە دەچێتە بواری جێبەجێکردنەوە لە دوای ئەم بابەتەوە بڕیارە کە بوژانەوە لە عێراق و لە هەرێمی کوردستاندا پرۆژەکانی وەبەرهێنان و کۆمەڵک پرسی دیکە و موچە و پرسی ئابووری و دارایی لە هەرێمی کوردستاندا بەرەو ئاراستە گونجاوەکە بڕواتەوە بەڵام ئەمانە تەنها باسکردنە کەی دەبێتە ئەمری واقع کەی ئەم دڵە ڕاوکیەیە کەی ئەم پرسیارانە وەڵامەکەی وەردەگرنەوە لە ئەمری واقعدا خەڵکی هەرێمی کوردستان و حکومەتی عێراقی بە هەمان شێوە لەسەر ئەم بابەتە لەگەڵ بەڕێز دکتۆر عومەر مامۆ جێگری یەکەمی سەرۆکی ژووری بازرگانی کەرکووک ڕاستەخۆ لە کەرکووک و میوانە گفتوگەم بابەتی لەگەڵاکەم دکتۆر زۆر سوپاس بۆ ئامادەبوونت یاسای بودجە مۆتەکە گەورەکە بوو لە عێراقدا لە پاژەوەی کە پرۆژە یاساکە بوو بە یاسا بەڵام هێشتا کێشەکان لە عێراقدا چارەسەر نەبووە یعنی کەی چاوەڕێ دەکرێت بڕێکارەکانی جێبەجێکردنی ئەم یاسایە دەربکرێت بۆ ئەوەی کێشەکان لە نێو عێراقدا بە ئاراستەیەکی گونجاو چارەسەر بکرێت دواتر دێمە نێو ئەو کاریگەری کە دروست بۆ لە نێو هەرێمی کوردستان و عێراق بەڵێ ئەم کاتت باش ئەم کاتەی بینەراری کورسات باش زۆر سپاس بۆ بانگێشتکردنمان بۆ ڕوونکردنەوەی ئەم بابەتە لای هەمومان ڕوون ئاشکرایە کە بەڕاستی دوای بەڕێکردنی میزانیەی عێراقە لەلایەنی حکوومەتی لەلایەن وەزارەتی دارایی و هەروەها لەلایەن پەرلەمانی عێراقەوە بۆ ئەو بابەتە لە کۆتاییدا موازنەکە ئیقرار کراو بەڵام ئەوەی کە کێشەی بۆ عێراق دروست کردەوە پاش ئەو مشتومڕە زۆرەی کە دروست بوو لە ماوەی حەوت مانگی ڕابردوودا میزانێکی عێراق ئیقرار کراو چووە بواری جێبەجێکردنەوە بەڵام ئەوەی کە کێشەی ئێستا بۆ میزانەکە دروست کردووە ئەوەیە میزانەکەی عێراق بەڕاستیەکەی میزانەیەکی زۆر زەبەلاحە کە بڕەکەی 200 تریلیۆن دینار دەبێتن و بە حەزی 6 تریلیۆن ئەمەش بارگرانیەکی گەورەی کردووەتە سەر بەڕاستیەکەی داهاتی عێراق کە تاکە سەرچاوەکەی نەوتە کە بە ئیقراری نرخی نەوت بە $70 جێگیر کراوە بەڕاستیەکەی ئەوەی ئێستا زیاتر بۆتە هۆی دروستبوونی ئەو کێشەی کە لە عێراقدا دروست بووە تەنها 5 مانگماوە لەسەر جێبەجێکردنی ئەم میزانیە زەبەلاحی عێراق کە بە حەزی 6 تریلیۆنەوەیە بەڕاستیەکەی ئەمە هۆکارێکی گەورەیە کە نرخی دۆلار کە جێگیر نابێت لە بازاردامێ یەکێکە لە هۆکارەکانی ئێستای بازاری عێراق هۆکارێکی تریش هەیە ئێمە هەر ئەوە نەبێتن کە ئەم ڕۆژانەیە کە ئێمە هەمومان دەزانین عێراق لە 2023 بە دواوە بڵین یان نەڵێن پێمان خۆش بیان نەخۆش بێتن عێراق چووە ینی ئابووری سەرمایه‌داریەوە ئابووری سەرمایه‌داریش واتە بازاری ئازادیش واتە خۆمان دەزانی خۆی دەگرێتەوە لە خواست و خستنە ڕۆدا هەر کاتێک لاسەنجی دروست بوو لە نێوان خواست و خستنە ڕوو نەک هەر لە نرخی درا و دۆلارەدا بەڵکو لە هەر کەلوپەلێکی تردا ناجێگیری و لاسەنگیەک دروست دەبێت لەو بابەتەیە ئەمە یەکێک لە هۆکارەکانە هۆکارێکی ترمان هەیە بەڕاستیەکەی ئەو ڕێکارەکانەی ئێمە هەمومان دەزانی فرۆشتنی عێراق پارەکەی داهاتەکەی دەچێتە خەزانەی وەزارەی ئەمریکیەوە ئەویش بە پاش ئەوەی هەستی پێکرد کە لاسەنگیەکی زۆر هەیە لەوەی کە عێراق پارەیەکی کاش زۆر دەخاتە بازاڕەوە بەرامبەر ئەوە نییە کە هاوردەی پێ دەکات وی کۆمەڵە ڕێکاری زۆر تند و تیژی گرتە بەرامبەر حکوومەتی عێراقی بۆ ئەوەی عێراق بچێتە نیزامی سویفتەوە واتە ڕێڕەوی واتە دیاریکردنی ڕێڕەوی دۆلار لە هەموو وڵاتەکانی جیهاندا ئەمریکا پێڕەو دەکات چونکە دۆلار و دراوی ئەمریکی بەیەکێک لە بنەماکانی پارێزگاریکردن لە ئاسایش نیشتیمانی وڵاتە هەژمار دەکرێت ئەمە یەکێکە لە هۆکارەکان بەڵێ باشە دواتر لەسەر پرسی دۆلار پرسیارم هەیە دکتۆر دیارە چونکە کاریگەری دروست کردووە لە بازاری عێراقدا بەگشتی بەڵام دەمەوێت لەسەر یاسای بودجەکە بمێنینەوە
چەند وردەکاریەک هەیە ئەمێ وەڵامی پرسیارەکانم وەربگرمەوە بۆ نمونە ئەو ڕێنماییانی کە پێویستە بڵاو بکرێتەوە بۆ جێبەجێکردنی یاسای بودجەت لە دوای دەرکردنی ڕێنماییەکان ینی چاوەڕێ دەکرێت بازاری عێراق بە شێوەیەکی گشتی و هەرێمی کوردستانیش بچێتەوە دۆخێکی ئاسایی خۆی ئێستا هەڵکشان و داکشانێکی زۆر هەیە و دەشتوانین بڵند خۆرخکاریش هەیە بە هەمان شێوە لە ڕووی شومەک و کاڵاوە ینی لە دوای جێبەجێکردی ئەم ڕێنماییانەوە عێراق دەچێتە چ قۆناغێکەوە وەکو خۆی جێبەجێ دەکرێت؟ بێگومان ئەو پێچمانگەی کە ماوە لە بەردەمی جێبەجێکردنی بودجەی 2023 کاتێکی زۆر کەمە بەڵام ئێستا بودجەی 2023 لە قۆناغەکانی کۆتاییدایە بەڕاستەکەی ئێستا لە قۆناغی کۆتایی ماوە تەنها ماوە تعلیمات لە وەزارەی مالیەوە دەربچێتن و بۆ ئەوەی بودجی 2023 بچێتە بواری جێبەجێکردنەوە بەڵام کارگەری چۆن بەجێبەجێ دەکرێت عێراق هەمومان دەزانی وڵاتی قەزاو خەدەرە هەر گۆڕانکارێکی سیاسی دروست بێت لە وەزعی ئێستای عێراقدا ڕنگدانەوەیەکی لەوانەیە سلبی هەبێت لەسەر جێبەجێکردنی میزانی 2023 لەبەرەوە من دڵنیام هەمومان دەزانین عەقلیش و منطقیش وا دەڵێت کە ئەم میزانێ زەبەلا هەبێتە بازارەوە بێگومان خۆشگوزەرانی و بژانەوەی بازار دەبێتن بەڵام لەسەر حکوومەتی عێراق پێویستە ڕێنمایی تەواو لە وەزارەی مالیەوە دەربچێت و هەروە چاودێریەکی تەواوی ئەم میزانیە گەورەی بکات کە دێتە بازارەوە لە بە قاچاقبردنی دراوی ئەجنەبی هەروەها لە سپیکردنەوەی پارە چونکە وڵاتەکانی دەوروپشتی عێراق بڵێن و نەڵێن بەڕاستیەکەی وڵاتەکان دراوی نیشتیمانیان نرخەکەی کەم بووەتەوە عێراق بازارێکی باشە بۆ کڕینی دۆلار لە بازار عێراقدا چی بەسپیکردنەوە بێت یا بە قاچاقبردنی وڵاتەکە بێت بێگومان ئەگەر ئێمە سەری بکەین لە دوو ڕۆژی ڕابردوودا حکوومەتی ئەمریکا 14 بانکی تری عێراقی کردە لیستی بڵێن لیستی ڕەشەوە ئەمە شۆکارێک بوو ئەگەر بینین ڕۆژی هەژدەی مانگ فرۆشتنی کاش 49 میلیۆن دلار بووە بەڵام هەر لە ڕۆژی دوایەوە کە عوتڵە بۆ ڕۆژی دوایەوە کە ڕۆژی پێنجشەمەکات فرۆشتنی نرخی کاشی دلار لە 49 میلیۆنەوە بووە 29 میلیۆن ئەمەش هۆکارێک بوو بۆ بەرزبوونەوەی بەڕاستی نرخی دلار بەرامبەر دیناری عێراقی ئەم هۆکارانە دلار هەر ئەوە نیە کۆنتڕۆڵ کاسپیکردنەوەی دینار و دلار کە جەناب خۆت لە کەوانێکا باسی لێوە کرد بە قاچاقبردنی دلار لە ڕێگەی عێراقەوە بۆ وڵاتانی دیکە هەتا ئێستا حکوومەتە بۆ ناتوانێ ئەمەش چارەسەر بکە بەڕاستی ئێمە بڵێن وتەیەکی بڵێن وتەیەکی ئابووریمان هەیە لە جیهاندا دەڵێت ئەوەیە کاتێک بڵێن گەندەڵی دەکاتە ترۆپ یا لووتکە کاتێک کە بە موسسات دەکرێت واتە بە موسساتکردنی گەندەڵی ترۆپکی گەندەڵیە عێراق ئێستاکانە گەسەری بکەین لە سەرەتاوە لە بڵێن بە تاک دەسی پێکرد گەندەڵەکەی دوای بۆتە کۆمپانیا ئێستا پەلی کێشاوە بۆ ناو بانکەکان ئەمەش بڵێن خراپترین باری بانکیەکانی عێراقە کە ئێستاکانە یعنی هێوای شێواز گەندەڵیەکە نەخێر حکوومەتی عێراق بۆچی ئەمریکا هەموو زەختە دەکاتە سەر بانکەکانی عێراق و بانکی مرکزی عێراقی کە ئەم بانکە لاوەکیانەی کە دروست بووە کە بە ناوی بانکی ئەهلیەوە زۆرترین گەندەڵی و بە قاچاقبردنی پارە و سپیکردنەوەی پارەی تێدا دەکرێت حکوومەتی ئەمریکاش ڕۆژ بە ڕۆژ ئەو بانکانەکە دەکرێتە لیستی ڕەشەوە ڕۆژ بە ڕۆژ تاسیراتی دەبێت لەسەر خواست و خستن ڕووی دۆلار لە بازاڕەکاندا و هەروە هاوڵاتیش دەبێتە یعنی بازدانی ئەم بەرزبوون و نزمونەوەی دۆلارە لە بازاردا وی لە حکوومەتی عێراق حکوومەتێکی 200 تریلیۆنیە معقول نییە نەتوانێت سعری موازی دەرەوەی بازار و هەروە فەرمیەکە جێگیر بکات بە 132 هەر گۆڕان کردەوە هەموو بازرگانەکانی بازار و هەموو هەوردەکارەکانیش بە ڕێگایەکی زۆر سەخت دەتوانین نرخی دۆلاری فەرمیان دەست بکەوێت ئەوەی کە باوە لە بازارە نرخە بەڕاستی نرخە موازەکەیە کە ڕێگایکی ئاسانە و هاوڵاتیەکەش باجێکەی دەدات باشە دیارە حکوومەتی عێراقی ڕاگەاندووە کە چی دیکە مامەڵەکانی تایبەت بە ئابووری و بازرگانی بە دینار دەکرێت ئەمە دینارێکی زۆر دەخاتەوە بازاری عێراقا چ کاریگەریەک لەسەر بەهای دۆلارە کات ئەم بابەتە
بەڕاستیەکەی ئێمە ینی ئەبێ لێەوە سەرچاوی بابەتەکان خۆی دەبینێتەوە خواستن و خستنە ڕووە ئێمە عراق تا ئێستا لە سەرچاوە فەرمیەکانی هەمومان دەزانی وەزاری پلاندانان بێت یا وەزاری تیجارە بێت یا هەر وەزارێکی تری دارایی بێت کە معنیێ بەم بابەتە هەمومان دەزانین عراق وڵاتێکی هاوردەکارە بە ڕێژەی لە 1970 واتە خۆبژێویەکەی تەنها واتە ئیکتیفازاتی لە عراقدا تەنها لە 12 هاوردەکردنی دۆلارش هەمومان بڵێن و نەڵێن یعنی دۆلار و خواست لەسەر دۆلار کە هێنانی و هاوردەکردنی دۆلار بڵێن شت و ماک بە دۆلار دەبێتن واتە هەر ینی حکوومەتی عراق بەڕاستی لەبەر تەحەدایەکی زۆر گەورەدایە بۆ داهاتوی عراق ئێمە باسی با تەحەداتەکان بکەن پێشەوە حکوومەتی عراق و بڵێن دەوڵەتی عراق نەک حکوومەتی عراق ئەوەیە یعنی بەرامبەر تەحەداتێکی زۆر گەورەیە لە چەند ساڵی داهاتوودایە یەکێم لەو تەحەدانەی کە عراق هەیەی و کە بەڕاستیەکەی ئەمانەی خوارەوە یەکەم شێت وشکە ساڵیمان هەیە زیادبانی دانیشتوانمان هەیە بەبیابوونمان هەیە یعنی ئەمانە يعني ئێستا حکوومەتی عراق تەوجهی اقتصادیەکەی يعني هەڵێ و بەرەو هەڵبوون چارەسەری کێشەکان دەکات لە جیاتی ئەوەی تاچی عراقی بەرەو بەرهێنان دەرات تاچی عراقیمان دەبات بەرەو گرتوێتێ بەر هەر هەڵەیە يعني ئەمە مشکلەکەمان لەوەیە ئێمە ینی ڕازیکردنی تاچی عراقی بەوە قەناعەتی پێداکەین هەموو یان بکەین بە موچەخۆر و لە ماڵەوە دایان نین و ئێمە موچەشی بدەین بۆ بژێت بەڵام ئێمە بەڕاستی ژماری دانیشتوانی عراق لە ساڵی 2030دا ژماری دانیشتوانی دەبێتە 50 میلیۆن و لە ساڵی 2050دا دەبێت 80 میلیۆن ئێمە بەڕاستی ئەم بەرگرانی حکوومەتی عراقی کاتە ئەستۆی خۆی بۆ ڕاستیکردنی شەقام بۆ بە موچەکردن و یعنی بە فەرمانکردنی هەموو دانیشتوانی عراق بەڕاستی بەرگرانێکی گەورەیە پێویستە هەر لێرەوە یعنی پەرلەمانی عراق بگۆڕدرێت لە پەرلەمانێکی چاودێر و تەشریعکردنی یاسا بۆ ئەوەی تاچی عراقی لەو قۆناغە دەرچین ئێمە هەموو تاچی عراقی چاوەڕێی فەرمانبەری بکەین و موچەمان بێت بە حکوومەت لە تاکیەکی بەکاربەرەوە بکەینە تاکیەکی بەرهەمهێنەر یعنی ناگرێت ئێمە مەسەلەن ژماری دانیشتوانمان ئەو هەموو تەحەدایان لەبەر دەمانایە و جارێکی تر حکوومەت ئەو بارگرانی کە تاکە سەرچاوی داهاتی عراق کە 7 میلیارد دۆلارە مانگانە یا 8 میلیارە بە پێی نرخی فرۆشتنی نەوت ئێمە 50 میلیۆن خەڵک بکەین ئەستۆی حکوومەت بۆ ئەوەی موچە و بشەوی بۆ دیابین بکاتن حکوومەتی عراق بەڕاستی ئەبێ تەوەجوهی اقتصادەکەی لە ڕێگای پەرلەمانە و تەشریعکردن و بەرهێنانەوە ئەم نەمەتە اقتصادیە بگۆڕێت چونکە بڵێن و نەڵێن حکوومەت خاچی عراق وڵاتی عراق وڵاتێکی دەوڵەمەندە لە ڕووی مرۆییەوە لە ڕووی ئاوهەواوە لە ڕووی وەرزەکانەوە لە ڕووی هەر ئەمانەوە وڵاتی عراق وڵاتێکی دەوڵەمەندە باشە دواتر تێمە سەر پرسی دەستی کار و ئەو بابەتانیش ئەگەر کاتم لەبەر دەستامایەوە بەڵام هەر لەسەر پرسی ئەو جۆرە بازرگانی مامەڵەکردنی کە عراق بڕیاری داوە بە دینار مامەڵی بازرگانی بکرێت لەگەڵ وڵاتانی دیکەیە بەڵام هاوردەکردنی کاڵا لە وڵاتانی دیکەوە ئەمە بەهای دۆلار هەر بە بەرزی دەهێڵێتەوە یان گۆڕانکاری بەسەرهێنێت من بەدڵنیایە دەڵێم دابەزینی ئەو بودجە گەورەی عراق بۆ ماوەی 5 مانگی داهاتوو بڵێن ئەو بودجە گەورەیە کە دێتە بازاڕەوە بێگومان ئێمە وڵاتێکی هاوردەکارین بە دڵنیاییەوە حکوومەت ئەگەر ڕێکارەکانی خستنە ڕووی کاش بەم شێوە بێتن و کەمی کاتە و تەنها بۆ هاوردەکردن دۆلارەکە بدا بە بازرگانەکان بە دڵنیاییەوە نرخی دۆلار دانابەزیەوە حکوومەتش ئەو ڕێگانەی کە کردوێتە بەر بۆ بە بازارکردنی و بە دیناری عراقی مامەڵە بکرێت لە بازرگانە گەورەکاندا بێگومان سەر ناگرێتن و نرخی دۆلار بە بەرزی دەمێنێتەوە بە دڵنیاییەوە بۆ ئەم پێچماگەی داهاتوو باش ئەمە هەواڵێکی خۆش نەبوو کە جەناب باسی لێەوە کرد و گەیاندت بە خەڵک بەڵام دکتۆر
قسەیەکت هەیە لەسەر بابەتە بیڵی بەرلۆی پرسیارەکە من قسەکەت دەبڕم بەڵام من ڕەشبین نیم لەوەی کە عێراق وڵاتێکی خاوەن میزانی گەورە و داهاتێکی زۆرە بەڵام مۆزوعەکە بابەتێکی زانستی خواست و خستە ڕووە ئەوەی کە من باسی دەکەم. ئەوەی کە من باسی دەکەم دوو لە عاتیفەیە کە خەڵک ئێمە دڵی خەڵک ناخۆش ناکەم بەوەی کە نرخی دۆلار بەبەرزی دەمێنێتەوە بەڵام منطقی ئابووری کە خواست و خستە ڕووە ئەمە بە بینەرانی بەڕێز و بەچەنا بدەڵێم. ئەوەیە کەوا بۆ ماوەی 5 مانگ تۆ 200 تریلیۆن دینار بخیتە بازارەوە بازاڕیش کاڵە هاوردە بکەی بە دۆلار بێگومان خواز لەسەر دۆلار بەرز دەبێتەوە. باشە دکتۆر سەبارەت ئەم یەک دوو پرسیارە لە ماوەی ئەو چەند خولەکەی لە بەردەستم داما و ئاراستی جنابتی بکەم ئەویش ئەو بودجەیی کە بودجە زەبەلاحی کە جناب و هەموو خەڵکی ژێسانە ئێستا لە عێراقدا باس لێوە کرد بۆ ماوەی 3 ساڵە ینی ئەگەری هەیە جێبەجێکردنی ئەم بودجەیە و ئەم یاسایی کە ئێستا لە عێراقدا وا بڕیایە ڕێنمایەکانی دەربچێت و کاری پێ بکرێت وەکو ساڵی یەکەم سەرکەوتووە بێت لە جێبەجێکردنیدا بێگومان و ئاستی خزمەتگوزاریەکان بەگەێنێم بوجێ بێگومان هەڵەیەکی کوشندە بوو لە پەرلەمانی عێراق و بڵێن وەزاری مالی عێراقەوە ڕێی ئەوەیاندا کە میزانی عێراق کە اعتیمادی سەرەکی و بڵێن خوێنبەری ینی بڵێ شەرایطی ڕئیسی داهاتەکەی کە نەوتە کە بە 70 دلار جێگی کراوە چوە باری ئەوە کە بۆ ماوەی 3 ساڵ ئەم میزانیە بەرزێ بمێنێتەوە مجازفەیەکی زۆر گەورەیە چونکە ئێمە ئێستا کە بە 70 دلار دانرا و نرخی نەوت لە بازارەکانی جیهاندا زۆر جێگیر نییە عێراق مجازفەیەکی گەورەی کرد کە بۆ ماوەی 3 ساڵ ئەم ڕەشنووسە و ئەمەی 23 جێگیر کرد چونکە ئەگەر بێت و بەڕاستی نرخی نەوت لە حتا بێتە خوارەوە عەزی عێراق زیاد دەکاتن ئەمەش بێتە بارگرانەیەکی تر جارێکی تر عێراق بکەوێتە ژێر قەرزی بڵێن ناوەکی و دەرەکیەوە. باشە جا دکتۆر با بێمە سەر پرۆژەکان کە لەم ڕێنماییان لەم پلانە نوێیانەی سوودانی و حکوومەتی عێراقدا هاتووە پێویستە پرۆژەکان زیاد بکرێت ئەم پرۆژانە کە بخرێنەوە کار بێکومان دەستی کار زیاد دەکا هەلی کارە ڕەخسێنێ بۆ خەڵکی عێراق بەڵام ئەم دەستی کارە دووبارە و کۆمپانیانە ڕەنگە بەشێکیان لە دەرەوەی هەرێ عێراقا من کۆمپانیای بیانی بن و بەرهێنەرە عینشت بە هەمان شێوە ئەمە بە چ پێوەرێک ئەمە بەرهێنانانە لە عێراقدا دەکرێت دووبارە عێراق ناچێتەوە ژێر ڕکێف و ژێر ئەو هەژمونەی کە دەستی بیانی زیاتر بێت لە دەستی کرێکاری ناوخۆیی پێوەرەکان دەشێت دیاری کرابێت بۆ ئەم بابەتە؟ بەڵێ بێگومانی ئێمە ئەگەر تەسنیفێک بۆ کۆمەلگای عێراقی بکەین یەکێکە لەو کۆمەلگانەی کە یەکێکە لە هەرە کۆمەلگاکانی بە پێوەری بڵێن تەمەنی بەرهەمهێنەری ئەو تاچی ئەو کۆمەلگایە عێراق یەکێکە لە وڵاتە هەرە بڵێن بەهێزەکانی وڵاتانی دەور و پشتیش و بڵێن لەسەر ئاسی جیهانی چونکە ژمارەی ئەگەر بڵێن تەمەن بە 60 ساڵ یا 65 ساڵ جێگیر بکەین ژمارەی ئەوانەی کە لە تەمەنی وەبەرهێناندان تەمەنێکی زۆر باشە و خاک و ئاوی عێراقیش و ژمارەی دانیشتوانەکەی و خاک و ئاو بڵێن وەکو مەساحەش عێراق وڵاتێکی ئەبێتە یەکێک لە زرێزەکانی وڵاتی منتەقەکە بۆ بەرهەمهێنان بەڵام یاساکانی کە لە عێراقدا هەیە بۆ وەبەرهێنان چ ناوخۆی بێت چی دەرەکی بێت بەڕاستیەکەی زۆر یعنی معرقلاتی زۆر گەورەی تێدایە هیوادارین حکوومەتی عێراق لە ڕێی پەرلەمانەوە تەشریعی یعنی ئەو ڕێگانە ئاسانتر بکاتەوە بۆ بەرهێنانی چ ناوخۆی بێت چ دەرەکی کێ بەڵام نەک لە مەجای تەنها شەریکات بێنی لە بیناکردنی سەکەنیە بەڵکو بێ ئەو کارگە و ئەو ئینتاجانە بکەین کە لە 1970 ئەمە لە دەرەوە هاوردەی دەکەیت ئەو نظریەی جناب باسی لێوکەی نظریەیەکی گونجاوە بەڵام ئایا حکوومەتی عێراق کار بەم نظریەکە بەڵێ هەم هەلی کار زیاد بکەین و هەم سەرمایه‌ی خۆشمان بەکاربێنین و هەم هەلی کاری زیاد بکەین حکوومەتی عێراق بەڕاستیەکەی ئێمە هەموو جاگەڕێینەوە سەر ئەوەی پەرلەمانی عێراقمان بەڕاستی ئەو پەرلەمانێک من ئەڵێم یعنی باسی ئەوە دەکەم بە مەفروزە پەرلەمانی عێراق پەرلەمانێک بێت کودەدایەکی ئابووری بکات لە ناو کودەدایەکی ئابووری بکات ڕێڕەوی ئابووری عێراق کە خاوەندەهاتێکی زۆرین کە
بڵێن ژمارە دانیشتوانێکی باشە هەموو ئاواگەم گرە کودتایەکی بکات یعنی کودتایەکی ئابووری بکات عراق ڕزگار بکات لە نەوەتا اقتصادی کەتیا کراوە هەموو خەڵک بکەین بە موچەخۆر وڵاتەکە نەکەین بە وڵاتێکی بە بەرهێن لە وڵاتەدا ینی معقول نییە ئێمە ژماری دانیشتوانمان بە 1,200,000 ساڵانە زیاد دەکاتن و کەچی ئێمە ڕۆژ بە ڕۆژ بۆ بەرهەم و ئینتاجمان لە وڵاتەکەماندا کەم بێتەوە و ئەو هەموو تەحەدیە دەست لە بەردەمی حکوومەتی عراق و وڵاتی عراقدا باشە ئەما کەمە دوا پرسیار بە پرسیارێکی کراوە کۆتایی پێێنم پێ دوایە کە عراق ئێستا داهاتوێکی گەشی هەبێت بەم بوجە زەبەلاحە و بەم چاکسازیانی سەرۆکوەزیرانی عراقەوە بێگومان بوجەکە بۆ ساڵێکە خۆشگوزارانی و خزمەتگوزاری زیادەکە لە عراقدا بەڵام ماوەکەی کوردخانە و درێژخانیە پێویستمان بە ڕوئیا و استراتیژی و پلان و تەختیتی تر هەیە بۆ اقتصادی عراق لە اقتصادیەکی موچەخۆریە بگۆڕین بۆ وڵاتێکی بەرهەمێن. بەڵێ بەڕێز دکتۆر عومەر مامۆ جێگریەکەمی سەرۆکی ژووری بازرگانی کەرکووک ڕاستەخۆ لە کەرکووک کۆمیوانی ئەمە زۆر سوپاس بۆ ئامادەبوونی دکتۆر.